بەناوی خوای گەورە و میهرەبان هاو نیشتیمانیانی ئازیز سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ماوەیەکی زۆرە سەرقاڵی لێکۆڵینەوەم لەسەر سەرجەم خاڵە سنووریەکان و لە نێویانە خاڵی سنووری برایم خەلیل و بەردەوام پێشم وایە کاری پەرلەمانی ئیشکردنە لە وردەکاریە نەک قسەی گشتی پارێ وڵاتە هەمووی براخورا ئەمە قسەی گشتیە ڕەنگە کەسێکیش خۆی هیلاک نەکا بتوانێت بیکە کەسێکیش دەستی نەگا بەزانی ئەریا بتوانێت بیکە. مەبەستم بووە پیشەیانە بە دوواداچن بۆ سەرجەم خاڵە سنووریەکان بکەم خۆتان زان کۆکردنەوەی زانیاری لە خاڵە سنووریەکان قورسە لە ناویانە برایم خەلیل زیاتر قورسە زیاتر گرانە. من لەم لێکۆڵینەوە بە دوواداچوونی وردم کردووە بۆ خاڵی سنووری برایم خەلیل و پێشووتریش و ئێستش و بە بەردەوامی بە ڕێکاری پەرلەمانی و یاسایی ئەمانەم گەیاندۆتە لایەنی پەیوەندیدار چاودێری بە دوواداچوون ئەوەی ئەرکمە ئەوەی ئەتوانم بیکەم کردومە بۆ ئەوەی یعنی نەوتێت تەنیا لێرا قسەیەکەی بەڵام ئەو کەرەستەی بەدەستم بۆ پێڕەوی ناوخۆیە کاری پەرلەمانیە یاسایە داواکاری گشتیە ئەوانەی کە هەیە لۆبیکردنە هەموویم بەکارهێناوە و دوجار لێرە بە وردەکاری و لێکۆڵینەوەوە دۆسیەی برایم خەلیل ئەخەمە بەردەسی بەڕێستان. خاڵی سنووری برایم خەلیل گەورەترین ناوەندی ئاڵوگۆڕی بازرگانی جیهانیە لەگەڵ تورکیا. تەنیا ساڵی 2023 ملیۆن و 400 هزار بار هەڵگر هاتوچۆی کردووە لەگەڵ تورکیا. لەم ڕێژەیە 1 ملیۆن و 90 هزاری لە ڕێی خاڵی سنووری برایم خەلیل بووە. بولغاریا دووەمەکە 704 هزار بووە واتە برایم خەلیل یەکەمە نزیکەی لە سەدا 33. ئەو داهاتەی برایم خەلیل کە هاتووەتە خەزێنەی گشتی دەوڵەتەوە ئەوەی کە هاتووە 589 ملیارە واتە 490 ملیۆن دۆلار بۆ 1,090,000 بار هەڵگر. بەڵام بەشێکی زۆری ئەمانە عفوی گومرگیە واتە گومرگیان نەداوە هەندێ مانگ بە بەهای نزیکەی 6 ملیۆن دۆلار و هەندێ مانگ زیاتر گومرگ نەدراوە بە ناوی عفوی گومرگیەوە داخل کراوە ئەویش بە ناوی بە پشتیا بە ناوی یاسای وەبەرهێنان یا گەشە پێدانی پیشەسازی یا خێرخوازی یا دیبلۆماسیەکان ناوەندە دیبلۆماسیەکان یاخود مؤسساتی نەوت و شەریکاتی نەوتی و تا دواتر بەمەش لە هەر بار هەڵگرێک بە تێکڕا کەمتر لە 500 ملیۆن دۆلار بۆ هەر بار هەڵگرێک ماوەتەوە کە ئەمە بەراوردیکەی بەواقع بڕێکی کەمە. من نەزانم خۆراکە ئاردە ئەمانە گومرگیان کەمە بەڵام لە تەنیشت ئەمانەوە ئێمە کارەباییاتمان هەیە کە سەر و 5,000 دۆلارە بۆ نمونە هێلکەی تروکاندن نزیکەی 4,000 عفو 4 دەفتەرە ینی 40,000 دۆلارە 40,000 دۆلارە بۆ نمونە دەرمان بە هەمان شێوە جگەرە بە هەمان شێوە کە ئێستا جگەرە و زیاتر بە قاچاخێت بە گومرگ نایەت. بۆیە ئەمە پێویستی بە مراجعە و پیاچوونەوەیەکی زیاترە کە چۆن داهاتی خاڵە سنووریەکان. طبعاً برایم خەلیل ئەم داهاتی ئێستەوەیە 90 بە هەمان شێوە لە 20 ئاڵوگۆڕی بازرگانی کەمی کردووە بەهۆی کۆرۆناوە بەڵام لە 90 و 80 ئەوانە ئاڵوگۆڕی بازرگانی زۆر زیاتر بووە لە هەر بار هەڵگرێک نزیکەی 200-300 دۆلار ماوەتەوە ئەگەر بە وردی بەراوردیکەین کە ئەمە پرێکی زۆر کەمە و کێشەیەکی گەورەی تەیە کە ئەمە پێویستە پیاچوونەوەی بۆ بکرێت. ئەمە جگەلەوەی من شتێ زانیاری دقیقم نەبوو مەسەن تەبعەن کە ئەڵە 1,090,000 ئاڵوگۆڕی بازرگانی سیارە بوو ئەم ڕقەمەم لە تورکیا وەرگرتووە زانیاری دقیقە کە ئەڵێم داهاتاتۆتە خەزێنەی دەوڵەت 490 ملیۆن دۆلار ئەمە بەڵگەنامەی ڕەسمیم دەستکەوتووە هەرچەندە زانیاریمان بۆ هاتووە بەڵام نەمتوانیوە ناسەلمێ بە بەڵگە ناسەلمێن لەلایەن کەسێ ناوی هێرشایەکێکی تر لە ڕابردووە ئاڵوگۆڕ بە مەواد کرا و کاڵاکراتە کاڵایەک بۆ ئەوەی گومرگ نەدرێ بەڵام شتێت زانیاری دقیق نەبوو ناسەلمێنێ بەڵام لەوێنە گشتێکان لە هەر بار هەڵگرێک ئەوە نەماوە. گرفتی گەورەی برایم خەلیل طبعا من قسە لەسەر برایم خەلیل دەکەم ئەگەر قسە لەسەر خاڵی حاجی ئۆمەران یا باشوارکەم باسی ئەوە یەکەم کۆمەڵێک کۆمپانیا لەسەر حسابی گشتی بوون بە خاوەنی 10 ملیۆن دۆلار و 100 ملیۆن دۆلار ێستا وردەکارەکەی لێرە ڕۆن بەبێەوە هیچ کارێکی ئەوتۆ بکەن تەنانەت استغلالی ژیانی خەڵک و سەحەی خەڵک و پێداویستی خەڵکیشان کرد بۆ کۆکردنەوەی پارە. لە 6 مانگان نزیکەی 600,000 بار هەڵگر لە برایم خەلیلەوەیەت بار هەڵگرواتە شۆفێری لەگەڵە نزیکەی 300 بۆ 400,000 هاوڵاتی و گەشتیار و هاتوچۆ ئەوانەش هەیە نزیکەی 90 ملیۆن بە ناوی پشکنینی کۆرۆناوە هەر کەسێک 50 دۆلاری و لێ وەرەگیرێ بە شێوەیەکی احتیکاری دراوە بە کۆمپانیایەک. یەکەم
ئەم پشکنینی کۆمپانیا کۆرۆنا هیچ جەدوایەکی نییە لەبەرەوەی هاوڵاتی پشکنینی بۆکرێت ڕێک داخلی شارەکانە بێتەوە ینی دوای پێڵێن دوای 2 ڕۆژ نەتیجەتەتەنی ئەگەر کۆرۆنا بێ لەگەڵ دایان کەساتێکە لە بێت ئەچێتە ماڵی خێزانی دەوروبەری ئەگەر نەشی بێت هەر ئەچێتە نێو ڕەنگە توش ببێت بۆیە هیچ جەدوایەکی نییە. 2 حکومت خۆی بۆ ئەمە ناکە ینی ئەم پارە زۆرەوە کوتم 50 میلیۆن دلار ڕێژەیەکی کەمیان پارە بۆ دەوڵەتە. 3 ئەگەر هەر حکومت خۆی پێی ناکرێت ئایا حکومت ئەعلانی کرد بڵێ کێ ئەیکا لە بری 50 دلار خەڵکێکی تر نەبێ بە 20 دلار بیکەن نەقێر نەکرا. بۆیە ئەمە پێوتێت گەندەڵیەکی ڕێکخراو کە کۆرۆنا بۆ دنیا بوو بە نەهامەتی ئەبینی کۆمپانیایەکی پێکرا بە ملیۆنێر کە هەر ئەم کۆمپانیا خۆی ساڵانە بە ڕێگەیەکی تر زیاتر لە 150 میلیارد دیناری دەسەکەوێت کۆمپانیەکەش ناوی ستانداردە. شتێکە بوو ناوی تەسلیحاتی گومرگیە 1 وەرەقەی ئەیفۆڕ ئەو کاڵە و مەوادانی پێویستە پێ داخڵەکرێت. تاوەکو لە کابینەکانی پێشووترە ئەمە حکومت خۆی کرد و هیچ مشکیلەی نەبوو. لەم کابینە درا بە کۆمپانیای کۆریدۆر لە حاجیۆمەران لە برایم خەلیل لەولاش درا بە ڕۆژان واتە تەوزیعیان کرد لە بینی هەردوو حزبە هەر تەسلیحاتێک بە 15,000 دینار 1 ملیۆن کە ڕەتی 15 میلیارد دینار بەبێ هیچ کە ڕێژەیەکی کەمی ئەم پارە ئەدا بە دەوڵەت. دڵنیایی ئیجباری هەیە تەمین لە هەموو دنیا اختیاریە من تەمینی صحەتی خۆمەکەم یەکێکی تر نایکە من تەمینی سیارەکەی خۆمەکەم یەکێکی تر نایکە. لێرە بۆ کۆمپانیای ستار دڵنیایی ئیجباریان داوە ئەمیش نزیکەی 40 میلیۆن دلاری ساڵانەیە کاکە ڕێژەی لە ساڵ دەی بۆ حکومەتە کاکە 40 نە 20 ینی بە چه حەقێک حکومت بۆ خۆی ئەم دڵنیایی نەناکە. وەزارەتی داژەی بەڕێوەبەراتی گشتی هین دامەزراوەی تەمینی هەبوو بۆ نایکە ناکرێ بێ بدرێ بە کۆمپانیا. کۆمپانیایەک تر بە ناوی جەبەل نازەوە تەسلیحاتی مەنەفێستەکە هەر سارەیە 25 دلار ئەمیش ئەکاتە 25 میلیۆن دلار. ئەمە جگەلەوەی سکانەر ئامێرێکە سارەکەی پیا تێپەڕێ ئەگەر بە باشی ئیشکا تێنتی و موادی تەقەمەنی و چیچی تیابێ کەشفێکە دراوە بە کۆمپانیای هانداون لە ساڵ 80 داهاتەکەی بۆ خۆیەتی هەر سارەیە 50 دلار ئەکاتە 50 میلیۆن دلار لە ساڵ 80 بۆ خۆی بە 40 میلیۆن دلار بە 4 میلیۆن دلار دەتوانێت جیازەکە بکڕێ. حکومت خۆی بۆ ئەمە ناکە بە 4 میلیۆن دلار چەند جیازێکی باشیش بکرێ. ئەمە جگەلەوەی ئەم کۆمپانیا ئێستا بۆ نمونە دێگەڵە و کوێ ئەو بازگان داخلی هەولێرە بێ ئەوەشی پێ دراوە هەر سیارێک 30,000 لێ وەرەگرێ بە پڕی خۆ برادری 4 ڕۆمانە لە ژێری نەکاوە ڕۆمانەی و دەمانچەی و کوشتنەکە بۆ کەشفشی نەکردووە تێپەڕ بووە هەر سارێکی بچووکیش 5,000 لێ وەرەگیرێت. حکومت خۆی بۆ ئەمە ناکەیسە لە عێراقەیە بار هەڵگرە ڕوا بۆ جنوب بە 2 سکانەرە تێپەڕێ بەڵامی دەوڵەتە ماگانە چەند میلیۆن دلار ساڵانە چەندین میلیۆن دلاری بەمەی تریش دەسەکە. باش شتێکی ترەیە پێوتێ تاقیم طبعا جگە لە وەرگرتنی پارە هیچ نییە نیانچی سارە تاقیمەکەی پمپێکی لەکەیت و ئەیخێتە ژێر شتێکە و دەریەکەی هەر سارێ 10 دلارم پەرێ قازانجی ئەمەش 8.5 میلیۆن دلار. پشکنینی خۆراکی فیزیایی و کیمیاوی و بایۆلۆجی ئەوەی پێوتێ کوالیتی کۆنتڕۆڵ بۆ سارێک بە تێکرا نزیکەی 150,000 هەندێک 180 بە تێکرا 150,000 لە ساڵێکە 150 میلیارەکە لە ساڵ 20 بۆ دەوڵەت کاکە بڵێ 100 میلیارد بڵێ 80 میلیارد. ئایا حکومت خۆی ناتوانێت بە یەک پارەی 80 میلیارد بە 50 میلیارد بە 20 میلیارد ناوەندێکی گەورەی تاقیکردنەوەدانێ و ئەو هەموو فەرمانبەر و شارەزای هەیە تێدا مەزرێنێت؟ ئەمەی جێسەیە ئەمەیە کۆمپانیایەکەی ناوی ئەنتەرتیکە مطابقەی شادەی منشەکەواتە بزانێ ئایا ئەم کاڵای هێناوتە لەگەڵ ئەو مؤسسەی دروستی کردووە وەکو یەکە ئەمە بەس لە برایم خەلیلێ لە حاجۆمەران نیە لە پەروێزخان نیە لە باشماق نییە بۆ هەر سیارەیەک 700 تا 2,000 دلار وەرەگرێت باشە ئەگەر 100 سیارەش کسێ بکەین لە مانگێکە 36 میلیۆن دلارەکە باشە ئەگەر ئەمە پێویست نییە پێویستە بۆ لە حاجۆمەران داینانێن ئەگەر پێویست نییە بۆ لەوێ لای نابن. 2 ئایا حکومت خۆی ناتوانێت مطابقەی شادەی منشەیەکە لەگەڵ کاڵە هەرم کە ئەم کۆمپانیا دێت بۆ نمونە 1,000 دلار لە کاڵایەک وەرەگرێت دوای چەند ڕۆژێ وەستاندن ئەڵێ تاوی تۆ هیچ مشکلە نییە مطابقەی شادەی منشە ئەمە بۆ فەحسی سیارە و بۆ مشت باشە هەر دوای ئەمە لەوێ داخڵ نابێت دێتەوە پێ ئەوتێ وڵا بێتەوە فەحسی فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی بکەی 180,000 تریشمان بدەیتێ وڵا بێ سیارەکەشی بۆ تاقیم بکەین 15,000 مەنەفێستیشی لێ بسێن 25 دلاری مەنەفێستیشی لێ بسێنین با سەرنەرێکیشی بۆ بکەین 50 دلاری لێ وەربگرین با
ئەمە هەمووی لە نەتیجا بێتە کولفە لەسەر هاوڵاتی بۆ دەوڵەمەندکردنی چەند کەسێک. ئەمە جگە لەوەی کە گۆڕەپانێکی تر هەیە ناوی بەتونە، جگە لەو هەموو گۆڕەپانانی کە ئەوی لەوێ بێزانێت کە جگە لەوەی بە ناوی پشکنین پارە وەرەگیرێت لەوێەوە و گازوایلی ئیجباری بەگرانە فرۆشتێ و گەراجانە وەرەگرێ و بە هەمان شێوە. ئەمە جگە لەوەی هەر ئۆتۆمبیلێکی نەفەر هەڵگر خۆمان زانین ئۆتۆمبیل نەفەر هەڵگر زۆر هاتچۆی تورکیاکە $20 پوختەی فکرەکەی من ئەمەیە. برایم خەلیل ئەکرێ بکرێ بە ناوەندێکی گەورەی بازرگانی لە هەموو عێراقا و گەورەترین ناوەندی بازرگانیە لە ئێستادا خۆی لەگەڵ تورکیا کە نزیکەی لە 32 بۆ 33 ئاڵگۆڕی بازرگانی تورکیا لەگەڵ هەموو جیانە لەگەڵ دەرەوە هیبەڕی تەبعاً لەڕێی خاڵی سنووری برایم خەلیلەوە. بەڕێکردنەوەی ئەم خاڵە سنووریانە چ بەوەی مەواد گۆڕی نەهێڵڕێ، چ بەوەی کە ئەم عەفوی گومەگیە کە لە ڕابردووە زۆر خراپ بەکارهێنراوە، چ بەوەی ئەم کۆمپانیاکار یعنی قسەی من نییە حکوومەت خۆتان لە 22/20 لیژنەیەکتان دروست کرد بە سەرۆکایەتی وەزیری دارایی بۆی پێچوونەوە بەم کۆمپانیاکاریە بکرێ. بە حەقی کێ ڕەوایە خەڵک ئەوە موچە و دۆخ و گوزەرانی بێت، ئافرەتێکی بێمێرد 100,000 هەبووە 5 ساڵە ڕاگیراوە نایدرێتێ، یعنی بەچی 4 مناڵی هەتیوی بەخێوکا بەچی کرێکی بەچی نان، بەڵام یەکێک بەبێەوە هیچ شتێک بکات یەکێ $20 ملیۆن، یەکێ $10 ملیۆن، یەکێ $40 ملیۆن، یەکێ $50 ملیۆن، یعنی کۆرۆناش بکرێ بە بزنس. قەرار بپیاچوونەوە بەم کۆمپانیاکاریا بکرێت. دوای 14 مانگ نەتانتوانی ئەمە جگەلەوەی عەقدی ئەم کۆمپانیانە هەمووی باتڵە لە ڕووی قانونیەوە، چونکە ئەعلان بۆ هیچی نەکراوە پێداویسیە هەبێ کێکەمترین نرخ داو بدرێ، بەڵکو احتیکار بوو لە هەردوو لاکرا بۆ دەوڵەمەندکردنی چەند کەسێک. هیوادارم پەیامەکەم گەشت بێت. ئەمە کۆی چیرۆکی برایم خەلیل بوو بە کورتی و بە پختی کە ماوەیەکی زۆرە من سەرقاڵی لێکۆڵینەوە تێیدا. خواتان لەگەڵ.